بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان لا أقسم بيوم القيامة سوين دخوم بروجي قيامت ولا أقسم بالنفس اللوامة سوين دخوم بوجداني زندو نفسي رخنا لخوغر كلومي خوي دكات أيحسب الإنسان أن لن نجمع عظامه ئایا مرۆڤ وا دەزانێت هەرگیز ئێسکەکانی کۆناکەینەوە؟ بلى قادرين على أن نسوي بنانه بەڵێ لەوە زیاتریش دەکەین و توانامان هەیە کە نەخشە وردەکانی سەرپەنجەکانی بەدی بهێنینەوە. بل يريد الإنسان ليفجر أمامه نەخێر با گومانی وا نەبات بەڵکو ئادەمیزاد دەیەوێت گوناه و تاوان بکاتە پیشەی خۆی بە درێژایی ژیانی یاخود دەیەوێت قیامەت لە بەردەمیدا بەرپا ببێت اینجا باوەڕی پێ بهێنێت. يسأل أيان يوم القيامة بێباکانە دەپرسێت کوا کەی ڕۆژی قیامەت بەرپا دەبێت بە خەیاڵی خۆی زۆر بە دووری دەزانێت. فإذا برق البصر وخسف القمر وجمع الشمس والقمر کاتێک دێت چاو ئەبلەق دەبێت مانجیش دەگیرێت و تاریک دەبێت ئەویش هەڵدەوەشێت یاسای بوونەوەر تێک دەچێت و خۆر و مانگ کۆ دەکرێنەوە و دەدرێن بە یەکدا. يقول الإنسان يومئذ أين المفر ئەو ڕۆژە ئینسان دەڵێت ئەی هاوار بۆ کوێ ڕابکەم لە کوێوە خۆم ڕزگار بکەم. كلا لا وزر نەخێر ئیتر دەرباز بوون نییە ڕزگار بوون ئەستەمە. إلى ربك يومئذ المستقر تۆیتر دەبێت لای پەروەردگارت ئامادەبیت و لەوێ ئۆقرە بگریت بۆ لێپرسینەوە. ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر لەو ڕۆژەدا ئادەمیزاد هەواڵی هەموو ئەو کار و کردەوانەی پێدەدرێت کە دەست پێشکەری کردووە یاخود بەتەما بووە بیکات و دوای خستووە یاخود هەواڵی کردەوەی ڕابردووی و ئاسەواری دوای خۆی پێدەدرێت. بل الإنسان على نفسه بصيرة بەڵکو ئینسان خۆی شایەتە بەسەر خۆیەوە ئەندامەکان شایەتن بەسەریەوە. ولو ألقى معاذيره هەرچەندە چەندەها پاکانە بکات و بیان و بهێنێتەوە بێسوود و بێکەڵکە. لا تحرك به لسانك لتعجل به پەلەمەکە و زمانت مەجوڵێنە بۆ ئەوەی پەلە بکەیت لە وەرگرتنیدا. إن علينا جمعه وقرآنه بەڕاستی لەسەر ئێمەیە کۆکردنەوە و خوێندنەوەی. فإذا قرأناه فاتبع قرآنه جا کاتێک ئێمە دەیخوێنینەوە تۆش شوێنمان بکەوە لە خوێندنەوەیدا. ثم إن علينا بيانه پاشان بەڕاستی ڕوونکردنەوەشی لەسەر ئێمەیە. كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة نەخێر وانییە زیندووکردنەوە لێپرسینەوە هەر دەبێت دیارە ئێوە ئەم دنیایەتان خۆش دەوێت کە بە پەلە بەسەر دەچێت قیامەت و بەهەشت پشتگوێ دەخەن و وازی لێ دەهێنن. وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة بەمەرجێک ئەو ڕۆژە ڕوخسارانێک گەشاوە و ناسک و ئاسوودەن چونکە هەریەکە بۆ خۆی تەماشای پەروەردگاری دەکات لە تەماشاکردنی تێر نابێت. ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة هەر لەو ڕۆژەدا ڕوخسارانێکی تر ڕەشدا ژیرسا و گرژ و تاڵ و دێزن چاوەڕوانن کارە ساتێکی پشتچێنیان بەسەردا بهێنرێت. كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق والتفت الساق بالساق
نەخێر ئەو خەڵکە هەروە ژیانیان بەردەوام نابێت بەڵکو کاتێک دێت کە ڕۆحی یەک بە یەکەیان دەگاتە گەروی ئەوسا دەوترێت چێ فریاد ڕەسیەتی بەڵام لەو کاتەدا ئەو کەسەی لەسەر مەرگدایە دڵنیایە کە ئیتر هیچ شتێک فریای ناکەوێت و کاتی ماڵ ئاواییە ئیتر قاچ و لولاق بەیەکدا دەئاڵێن إلى ربك يومئذ المساق فلا صدق ولا صلى ولكن كذب وتولى ئەوسا لەو ڕۆژەدا بۆ لای پەروەردگارت ڕاپێچ دەکرێیت و دەبرێیت نەبڕوای هێنا و نە نوێژێکی بە جوانی خوێند بەڵکو بڕوای نەهێنا و پشتی تێکرد ثم ذهب إلى أهله يتمطى أولى لك فأولى ثم أولى لك فأولى پاشان هەموو جار بەلەنجە و لار و خۆبادانەوە دەگەڕایەوە بۆ ناو کەس و کاری و کەشخەی دەکرد جا ئەم دۆزەخە بۆ تۆ شیاوترە و لەبارترە پاشان هەر ئەو سزایە بۆ تۆ شیاوترە و لەبارترە أيحسب الإنسان أن يترك سدى ئایا ئادەمیزاد وا دەزانێت هەروە وازی لێ دەهێنرێت بە خۆڕایی لێپرسینەوەی نابێت ألم يك نطفة من مني يمنى باشە ئایا کاتی خۆی نوتفەیەک نەبووە لە مەنی کە دەڕژێنرایە شوێنی خۆی کە منداڵدانی دایکە ثم كان علقة فخلق فسوى پاشان خۆ هەڵواسەرێک بوو گەشەی کرد و ڕۆح و دەستگاکانی دەرەوە و ناوەوەی بەڕێک و پێچی پێبەخشی فجعل منه الزوجين الذكر والأنثى اینجا هەر لەو مەنیە هەردوو جوود نێر و مەی دروست کردووە کە تەواوکاری یەکترن أليس ذلك بقادر على أن يحيي الموتى ئایا ئەو زاتەی ئەوە بکات ناتوانێت مردووەکان